بەڵێ دیارە ئێمە دوو جۆر کێشەمان هەیە لە ڕووی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن. کێشەیەکیان کێشەیەکی لە مێژینەیە کە ساڵ بە ساڵ قۆناغەکان دەستکاری کراون ئەم بابەتانەی کە لە پرۆگرامەکانی خوێندن ئەخوێندرێ دەستیان بۆ بردراوە بابەت گواستراوەتە بۆ قۆناغێکی تر بابەتێ حەزف کراوە بابەتێ لابراوە ئیتر ئەمە کێشەیەکیانە کە ئەمە مێژوویەکی لە مێژەترینی هەیە کە دەستی بۆ براوە. کێشەیەکیش ئەوەی کە ئێستا دەنگۆی هەیە و قسەی لەسەرەکرێ ئەمیش کە بابەتی دانانی پرۆگرامێکی نوێ بە ناوی مێژووی ئاینەکان کە لە خولی پێشوە منەظەمات ئیشیان لەسەر کردووە و دەورەی بۆ کراوەتەوە تر چەند مامۆستا بەشداریان کردو ناوچەکان. ئەم بابەتە دوای ئەوەی کە دەنجی لێوە هاتووە دوای ئەوەی کە بڵاو بۆتەوە ئیتر ئەم بابەتە داخراوە و ئەم بابەتە وازی لێهێنراوە بەردێکی لەسەر دانراوە نەک بۆ ئەوەی کە ڕەفز بکرێ لەسەرەوەی کە ئەم بابەتە دابخرێ بە شێوەیە کە ئەو کاتە ئیشی لەسەر نەکرێ هەڵبگیرێ بۆ کاتی خۆی. لە ئێستا ئێمە بۆچی ئەم بابەتە باس ئەەکەین؟ ئەم بابەتە ئێمە پێمان وایە پرۆژە یاسا بۆ ڕۆژێک دەرناکرێ و ڕەهەندێکی لە مێژینەی هەیە بۆ دوهاتووی خۆمان. ئێمە چۆن پرۆژە یاسای پەروەردە 20 ساڵ لەمە و پێش دەرچوێنراوە لە 92 بە ژمارە 4 ئێستا دێن ئێمە پرۆژە یاسایەک لە قەدەر پێویستی و گۆڕانی سەردەم بۆ 1,800,000 قوتابی لە کوردستانە دەرەکەین. ئێمە پرۆژەیە دەرەکەین بۆ 20 ساڵ و 30 ساڵی داهاتوو. بۆیە لە نێو پرۆژە یاساکە وەزارەت ئەتوانێت تەواوی پرۆگرام و بابەتەکانی منهەج هەموار بکاتەوە ساڵانە و ڕێگەی بخۆی داوە دەسەڵاتی داوە بخۆی. ئێمە ئەگەر ئەم دەسەڵاتە بۆ بابەت و منهەجی ئیسلامی ئیتارێکی قانونی دانەنین چونکە لە ڕابردووە ئیشی لەسەر کراوە پرۆژە هەبووە زەمانەت نییە لە داهاتووە ئیشی لەسەر نەکرێت لە خولی داهاتوو لە خولێکی دواتر. بۆیە ئێمە پێمان وایە ئەمە ئەکرێ بکرێتە ڕێگریەک بۆی کە ئەم پرۆژەیە زەمانەتێک بدا بە ئێمە مسلمان و بۆ کۆمەڵگەی مسلمان نشینی کوردستان کە 90 بەسەرەوەیەتی کە پەروەردەی ئیسلامی بە ناو نیشانی پەروەردەی ئیسلامی بهێڵێتەوە و دەستی بۆ نەبردرێ وەک چۆن لە ڕابردووە ئیشی لەسەر کراوە و قۆناغەکان دەستکاری کراون هەر ساڵە و بەپێی داخوازی خۆیان و ئێمە پێمان وایە بەڕاستی ئێمە پرۆژەیە کە پێویستیمان بە دیراستەکردنێکی ورتر هەیە و ساڵانە بەڕاستی کۆنفرانسی وردی بۆ بکرێت بۆ تەواوی ڕێکراوە ئیسلامیەکان و لایەنە ئیسلامیەکان و مامۆستایانی ئاینی منەظەماتی ئیسلامی کە بتواندرێت پەنجە بخینە سەر گرفتەکان و پرۆژەمان هەبێ و بتوانین لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەسەرخەت بین هەم بۆ هەردوو کێشەکە کێشەی لە مێژینەی پەروەردەی ئیسلامی کە ساڵانە چۆن گۆڕانی بەسەرا هاتووە و بە هەمان شێوە ئەم گرفتانێکی ئێستا لەبەردەستن بۆی بتوانین چاودێرێکی هاوکار بین بۆ باشترکردنی و پرۆژانەی کە لەبەردەستی قوتابیانن وەکو منهەج ئەخوێندرێ لە بیریشمان نەچێ هەتا پەروەردەی ئیسلامی لە نێو بابەت و پرۆگرامەکانی خوێندن کاڵ بکرێتەوە بەداخەوە دەرهاویشتەکەی بە گرفتی زۆرەوە بەڕووداوی نەخوازراوی جۆرا و زۆر ناو کۆمەلگا ئەبینین کە ڕۆژانە ئێمە ئەبینین جیلی ئێستا نەوەی ئێستا چەندە سەر کێش و لە سەنگەرە لەگەڵ تەکنەلۆژیای سەردەم بە ئاڵۆزی بە گرفتار لەگەڵ تاوان و بڕووداوی نەخوازراو کە تێدا چێ زێرەکە کۆمەڵگا کوردی لە زێرەکە و بازی لێدا بوونی هەبوو و بوونی هەیە. ئەمە بابەتێکە ئەبێ ئێمە هەستی پێ بکەین و لێی جیاکەینەوە. بوونی هەیە پرۆژەکە ئەوانیش نکۆڵی ناکەن کە بوونی هەیە بەڵام ئەڵێن داخراوە و ئیشی لەسەر ناکرێ و بڕوامان پێی نییە و دڵنیایی ئەدەین کە ئێمە پەروەردەی ئیسلامیمان چاپ کردوێتەوە بە چاپی نوێەوە. ئەم پرۆژەیە کە ئێستا هەیە لای ئێمە ئەمە پرۆژەیە کە باز لە داڕشتنەوەی هەیکەلی وەزارەت و تەنزیمکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردنە. لە زمنی ئەم پرۆژە یاسای ئێمە هیچ ئیشارەتێکی تێدا نییە بە مێژووی ئەدیان ئەمە بابەتێکە جیاوازە. بەڵام ئێمە لە مادەی 14 وەک باسم کرد لە فەقەرەیەکە کە ئەڵێ وەزارەت ساڵانە
ئەتوانێ هەموار و دیڕاستە و پێداچوونەوە بە پرۆگرامەکانە بکە ئێمە ئەڵێن لەوێوە ئەتواندرێت لە داهاتوو دزە بەوە بکرێت کە ئەم بابەتە نوێ بکرێتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە بۆ چونکە تۆ منهەجەکە حڕت کردووە دەسەڵاتی وەزارەتت واڵا کردو بۆی کە پێداچوونەوەکە بابەت زیادەکە لە پرۆگرامەکانی خوێندن لە ئێستاە وجودی نییە بە ئیشکردن لەسەری ئەوان ئەڵەن ئێمە ئیش لەسەر ناکەین بەڵام ئێمە کێشەمان بۆ داهاتووە کە ڕێگریەکی قانونی لە نێو یاساکە هەبێ کە پەروەردەی ئیسلامی پەروەردەیەک بێ سابت بێ بە ناونیشانی پەروەردەی ئیسلامی کە لە داهاتووە دەستی بۆ نەبردرێ ئەمە وەکو ئیتارێکی قانونی ئێمە داوامان کردووە سابت بکرێ و ئیلا ئەوان لە ئێستان کۆڵی ئەەکەن و ئەمە کە ئێمە پێمان واجێ دەستخۆشیە بەڵام لە یاساکە ڕنگ بداتەوە.